دوجار یانی سێمانی یەکەم بەرنەوەی خۆی لە وەرزی ئەمساڵی خولی پلەیش یانەکانی کوردستان تۆمار کردو بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە یانەی ڕزگاری بردەوە. دوجار سلێمانی لە خولی پلەی یانەکانی کوردستان بە سەرکەوتن گەشت. لە هەفتەی 14یەمی خولی پلەی یانەکانی کوردستان لە کۆمەڵی دووەم لەسەر یاریگای زانکۆ یانەی سلێمانی میوانداری لە یانەی ڕزگاری کرد. لە میارێدا سلێمانی هەر لە سەرەتاوە بە هێرشبردن دەستی بە یاریەکە کرد و دڵشادی دریس لە خولێکی سیانزال لە ڕێگەی لێدانێکی جوانەوە توانی گۆڵی پێشکەوتن بۆ سلێمانی تۆمار بکات. جێمی یەکەمی یارەکەش بەم تاکە گۆڵا بە کۆتات. لە جێمی دووەم جارێکی دیکە سلێمانی بە هێرشەکانی دەستی پێکردەوە. لە سەرەتاکانی جێمی دووەمیشدا یاریزانی پیشەگەری سلێمانی ساڵح عەباس توانی گۆڵی دووەمیش بۆ سلێمانی تۆمار بکات. یارەکە بە منجامە تا کۆتا ساتەکان درێژەی کێشار چەندە ڕزگاری توانی گۆڵێک تۆمار بکات، بەڵام نەبووە فریادڕەسی لە یارەکەدا و یارەکەش بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی سلێمانی کۆتایات و یانەکە یەکەم سەرکەوتنی خۆی لە خولەکەدا دەستەبەر کرد. پێشەکی بە خێراتنتانەکەم بەڕاستی ئەمڕۆ یاریێکی بە هێزمان کرد لەگەڵ یانی ڕزگاریە. پێش هەموو شتێ ئەمێ بڵێم دەستخۆشیش لە یانەی ڕزگاری یەکەم توانیمان بەیەکەوە یاریێکی خۆش بکەین بۆ هاندەرە بەڕێزە. ئێمە ئەمڕۆ یانی سلێمانی پێویستمان بەم سێ خاڵە بوو، یعنی یاری بە یاری ئێمە ئیشەکانمان قورسترە بێت. بەڵام سوپاس بۆخوا ئەم هەفتەیە موفق بووین توانیمان ئەم سەرکەوتنە بەدەست بێنین سێ خاڵی یەکەم یاری بۆ یانی سلێمانی تۆمار بکەین. پێش بەخوا یارەکانی داهاتووش دەتوانین خۆمان بەهێزتر بکەین بۆی بتوانین لە دابەزین نەجاتمان بەڕاستی لە ئاسی یاریزانەکان زۆر ڕازی بووین. هەموو یاریێک ئێمە لە ئاسیان ڕازین، بەڵام ئەوەی کە لەسەر تیپەکەی ئێمە گۆڵمان بۆ ناکرا. توانیمان ئەم هەفتەیە و هەر لەگەڵ خانەخینی شاتوانیمان چەند گۆڕانکاریە بکەین لە خەتی پێشەوە. هێژبەرێکشمانێناوە ئەمڕۆ توانی موفق بێ لەگەڵمانە. سپاس بۆخوا گۆڵێکی تۆمار کرد. ئەمڕۆ بەڕاستی لە هەمویان ڕازیم، سوپاسیشیانەکەم دووبارە لەشیان ساغ بێ. سپاسی ئێوەشی بەڕێزی خۆشەویستەکەم. بەم سەرکەوتنەشی یانەی سلێمانی کۆی خاڵەکانی بۆ 8 خاڵ بەرز کردەوە، بەڵام هێشتا لە پلەی دێم و کۆتایی ڕیزبەندی گروپەکە ماوەتەوە. یانی ڕزگاریش خاڵەکانی لە 17 خاڵدا وەستاوەتەوە و لە پلەی حوتەمی خولیانە پلەیەکەکانی کوردستان لە کۆمەڵی دووەم دێت.